چاوەڕوان دەکرێت لە ناوەڕاستی ئەم هەفتە وەفدی ھەرێم بەرەو بەغدا بەڕێ بکەوێتن و گفتوگۆکانی ئەم جارەی جیا لە کێشەکانی نێوان هەردوو لە تایبەت بکرێت بۆ پرسی ڕیفراندۆم. ئەندامێکی لێژنەی باڵای ڕیفراندۆم ڕایدەگەێنێت تەواوی دەسەڵاتەکانیان پێدراوە بۆ کۆبوونەوە لەگەڵ لێپسراوانی باڵای عێراق. ڕوونیشی کردەوە جیا لەلایەنە عێراقیەکان لەگەڵ باڵوێزی وڵاتانیش کۆ دەبنەوە. ئێمە سەردانی سەرەکیمان مەوزوعی سەرەکیمان ڕفراندۆمە ئەگەر هەر باسێک تریش کرا مەسەرەن ئەو کێشەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئەوانش گفتوگۆ دەکەین و ئێمە ئامادەکاریەکی تەواومان کردووە لە ڕووی یاساییەوە بۆ ئەوەی مناقەشە لەگەڵیان بکەین. لابارەی چوونی وەفدی ھەرێم بۆ بەغدا پێشنیار دەکرێت داواکاریەکانی گەلی کورد و مافەکانیان بکرێت با پێشمەرجی کۆبوونەوە و دەستەبەرکردنی داخوازیەکان. ئەندامێکی خولی ڕابردووی پەرلەمانی کوردستانیش دەڵێت پێویستە وەفدی ئەم جارە لەسەر ئاستێکی باڵا بێتن و کۆبوونەوەکانیشی لە پێناو چارەسەری کێشە و تێگەیشتن بێت لە پرسی ڕیفراندۆم نەکات بە فیڕۆدان. هیواداری هەندێک هەرێمی کوردستانش لەو ئاسەدا بێتن بتوانیتن مەزڵومیەت و ئێش و ئازارەکانی گەلەکەمان بە شێوەیەکی ڕاست و دروست بگەینێتە حکوومەتی ئیتیحادی و هەموو مەسەرەکانیان بە شێوەیەکی یاسایی و سیاسی بۆیان ڕوون بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین لێک تێگەیشتنێکی نزیک هەبیتن لەسەر پرسی ڕفراندۆم و هەروە بۆ چارەسەرکردنی کێشەکانی دی کە لە ئارادا. پاش ڕووخانی ڕژەمی بەعس و لەگەڵ سەرهەڵدانی هەر کێشە و ناکۆچیەک لە نێوان هەولێر و بەغدا لە ھەرێمی کوردستان وەفد بەرەو بەغدا بەڕێدەکەوت. سەرباری هەموو هەوڵەکانی ڕابردووش تا ئێستا چەندان کێشە بوونیان هەیە. ئەوەی گرنگ بێت بۆ لایەنی کوردی ئەم جارە جیاوازی ناوەڕۆکی کۆبوونەوەکانیەتی لەگەڵ بەغدا، بەڵام دیار نییە تا چەند دەتوانێت لایەنە عێراقیەکان ڕازی بکات بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم یاخود کۆبوونەوەکان جارێکی تر بەردەوامیان هەبێت. قارەمان جەوهەر، کوردسات نیوز، هەولێر.